ماتۆری دەڕۆی ئای دەتخۆم کاکە عەلی خواردن مالۆ لێ دەرێ ئەم ڤیدیۆ بۆ بووکە تازەیەکەمە دەبی بچینە سەفرەی عەلمی ئی ئارسانسە و لیاوچی وا دەپەنگیۆ زای نالی زای چلی زای چلی وا دەپەنگیۆ زای چلی وای جۆنگوا دیئی زایجیان تەواانەوەچی وعدمدا بوو ئێستا شوقەکەمتان پیشان دەدەم لێرە ئەوها دێ ژوورێ ئەو ڤیۆی دەبینی ماشە دەستە چەپت لێرە مەتبەخەکە لێرە مەسەن خوارد نوشتی دروست دەکەین جە بابەتی کوردەواریمان زۆرە دێمەدزی و سماق و شتانەمان هەموو هەیە جە و خۆشە کورە هەموو شتێکمان هەیە علاکولین ئەوش سەراجەکێ و ئەوش مێزینان خواردنەکێ و لێرەش زرکی دەشوێ و ئەو شتانە و بابەتە و ئەسالە ئەوەش دیوەخانەکەمانە عادەتیان ئەمن و عالی لێرە زوو گەمەی دەکەین لەگەت تەلەڤیزۆنی ڕەپت دەکەین دانیشە ئاڵای کوردستان بژی کوردستان لێرەش پێ دەرێن کوملکە هەردەواسی و بۆچی بە لە کۆنەچی وێ و وەڵای زیاتریشمان بۆ جیانە نییە ئەمە ڕاستی ئەوش کاکە عەلیە سەلام عەلەیک السلام عليكم. هەستت چیە بۆ ئاڵای کوردستانی ئەی دێتەما دەرێ أنا أوروبي وقامة ورنك. ئەوروپینی قامەوە وەرنەگرتێ ئەنەشی ئەوش خۆم سڵا ئەوش غورفەکە لۆ میوانان جار و بار میوان دێ دوو گوردیشمان هەیە الحەمدولله لێرە نوێژان دەکەین ئەو هەیە قیبلە هەر لۆ زانیاریتە ئەو تەبعاً ئەوە ئیماڵی عایلەکی عایلێک بوونە منداڵ و شتیان هەبووە ئەو غورفەی کاکە شادی عالەمی وان پیسی کەیفم بۆ وان پیسی دێ من ڕاستی تا هەرەوەندەوەش غورفەیە کاکە عەلیە ئێستاش دەچینە جێیەکی خۆش ئەوانەوە بە ماتۆری دەڕۆی لەگە عەلی ئەی چاوەکە وەڵای خۆشە ئۆرسی وەلکەم تو چاینا وا ئەی گۆنگجووە طبعاً هاتینە نەجامیعەکەی ئەوڕۆ ئەبزانم لە ڤلۆج یەکەم تەسویرم کردبوو دیسان کڵەب و شتەکان دادەنرێتەوە ئیتر بە پێی حەز و خولیای خۆت بەتانی جوێنی کڵەبەکان بکەی مەسەڵەن ئەگە حەز لە تۆپانێک کڵەبەکەی تایبەت بە تۆپانێ ئیتر ئەو شتانی لێ کورە کۆسپلیان هەیە کورە نازام چیا هەیە ئەوەش ساوت کامپس زۆر بەکەمی دەرسم هەیە لێرە چکە ساڵی یەکەم عادەتیان تەڵەبەی مەرحەلەیەک زیاتر نایەتە ئێرە ئەو تەواو شتانە هەیە و زۆر سەر لێ دەرناکەم بەزستاوە هەیە نووسێک گێز دە فلاگ حەزم لێ و گەمەی بکەم بە زازام لێت کەسی هێنە جارێک کاسب نینەوە نیە عەلی بەخۆی کاسب نینە یەکیت کاسب بانە ئەوەشی ئەداواتی شێف و مێفە بزانم ئەگە حەزام بارتێندەر نازام حازر دەکەن یان فێرمان دەکەن ئەوەی نازام ئەوش مایکرۆ وەڵڵی شتی کەلاعەتی کە دەبیلی بۆ خۆیە خە مایکرۆوێڤ لۆ لێرەیە ئەوە چیە زوو هاتینەمە مشکلە نییە ساعت سێ دەرسمانە تا ساعت سێ لێ دەبین ئەوانە هەموو دەبی نەفەری لێبی بەزوو بزانم زوو هاتینە شانسی من ساعت سێ تا شەش دەرسم هەیە هۆلا ئەپەخەپار مەرحەبا هۆلا کا مەرحەبەیت ئەڵا مەرحەباشتی دەیە عەلی ئەوەی بخینەوە سواديكا جبناك. تنس كلب استوى هي ني هاو I want to join this club. Yeah. وخوي دا بينج بونج شو. Oh, cool. 我的中文好不好 Yeah, you Chinese is very. 谢谢 طبعا ساعاتش كده كريتو بس عندك حاضر يسوي سويمينغا ملاني والله خوشة ويكلي اكتيفيتي هاسا فان جيم جامعي ما أشتاني هي اللي بيزار نابي يعني ها أو اكتيفيتي أنا لو خودك حظ ملاني جونيو جروب يدكي نمونا جونيو جروب يدكي جروبك يتر حفتانا دريكاك يلا سي شمام مصباح ضروح وش تدعي تورميت ومورميت والله ميمة أوش فيجر وميجر نيها طبعا هو كلبي يابانيا أوش إندي جيم كلاب كابرا لو خيليرا بيسي دكا علي دس شيلي ورقة نال دسني أخذت كرمهم باردي سكيوا
والله الشاشة ديارني حيف بس قمدي مو شرط لما ترياك دي قمدي تماشات شمدي تماشات شمدي سوني باشي برام وي باشي عم باشم جوانا فيتشان خاو نخوي شو جونغ ما I don't speak Chinese. why your voice is like that I have a performance. oh sure Are you doing vlogs? yeah For what? This? yeah clubbing Yeah, we have performance. Do our videos. okay We هذا have performance here, there. جلي 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 ان شاء الله كمرحلة دو داخلين علي دينا ايرا ما داخلين زو اخو شيرا بشي بشي باشور ساوث كامبس الله خوشا ها بينا لا خرا حزسي هزايا تاس عليقات سر من ديفيا بس هذا بام. تسكيت ايش ما ليرن ابوها زورنا خوشا بس صاري دوم مسي متارم طلبه كان دينا ايرا دخينا صالي كم نازم ببينا كونه ما دانا هاتي ما لو كري شاهيا والله خوشا علي ربو ما فوري دي علي بس دي يرزو خوش دي ربخيني أنا مش ما خوش. دابا شدو زي في الزاي والله برا خوش بابا وبينا زو خوش و حديقي لي لقاتي بينزم يعني بزان تميمة أو أنا مش ما خوش شو؟ أدلي ردخيني من صار يجيتر. صالش هذا ما زوري مري والله يترف هاي وكافتريا شريري بس عملت بروجينا وكلها سكانتي والله خوشة يعني مصاري دوم ليرة دخينم علي استيا صدري ليرة درس مخيندي مزاي وندري والله طبعا منيش درسك من هبوا كلاسي رزور زو خوشة بس دي ما موسى تسمع في دكي دارادو. إيش دارجي كمان؟ دارادو داري دي كرم كردينا زي نقطة أمير نفسي. ليرش نسيت معنا لو داك يكونوا بروجي لا أنا مصري قري Hi introduce yourself to my vlog How fine shite. I gotta go. no introduce I yourself do actually. My name is Sadidi. I work here. Where are you from? I'm also a student. I'm half Thai, half South African. Okay that's see you. I it gotta see you Vasilisa tell us what you are doing here Nothing. okay Here you can see the best ever club existed in What is this? Anzitiriu. oh it's So The- Yanju Theater Workshop. So Ah. if you're a theater person, drama person, we're welcome you here. You need to pay 50 RMB to business Yeah. 老板你是老板吗一点点. 一点点 So you can win some prizes here if you play our drama games, you know. The Godfather Jiaba or Don't ask me. Jiaofu Yes. Titanic romantic Can you read this? Titanic 精虫 Haram you're not fasting مرحبا ناصص طبعا ولا تركيا شخندي لا تركيا بوا you were in Turkey What? you were in Turkey right Yeah. Antalya or Istanbul Antalya. Antalya مرحبا selamun aleyküm Nasılsın? nasılsın 1 2 3 4 5 6 7 8 9 Believe, bro. اوكي او كلبش تايبته بجماعتي كوسبلاي وانا لو انا نازن كوسبلايتيا دلشي انا ميوشتي ولا بردكن يتروشت انا اسايا اوش تنسي رشاقه او شي ليا كره كينج بوكسينج زوانا ليك ددين علي لخمه ناي ورا بيانا ما بلاش نسمع. واستمع سنتير كوانا يلا علي يلا تقلة او تايكوندو يلا دي علي بزاين بقوتي يام بقوني لا على خورا حازم سويا مش تاخي كمان يلا تقلة يلا
اي دليلي دزاني راس شي جاكات يا سيدي انا اشكي. لا هذا كان بقوتي ايدا تخوم زور بقوتي اولو كاتني دكي كوريا هو توبانيا ام جونيو كلوب دكم حفتانا دوغا مسيغا ما هي ديتر باش داريت بيدكم هانش همو زوري كلابي دياوازا او غورانيش لي دغوتري بعد دي خوش يعني جماعتي شطرنجي اوه شمشير والله او خوش ديارة علي او خوش ديارة او زوجة مصريين ازامتيا شطرنج هاد جماعة سكيتي بقرعة والله خوشة كبرتواتو والله عمل اخو بابيان زمان هين بو كردن قبول كردن يعني بابيان زمان بيموتن اما جا شرب وكسا على الشرف وكذا والله منهم بردو بين زمان مش خصم كر اي تسلو درتبو طبعا الليره مثلا وشتي هردا بجريده بين زمان جواب ديوا هذه شي وردقلي اما النوم لو درتو نو هين بو درتو اي اجري يلا من نو اسام وزور 神殿的旗已经掉了，我买不起的都没有价格了。 باش جامعي حاتم قاسة چی دەکەین ئەو جەوی کولیەکەیە بەزدی خۆشە دەرسمان نەمایە بزانین هەوڵ دەدەین تر شتە چی بکەین ها ئەوانە گەلە جوانە هەر یەکە وڵاتە کە دەری ئەوەندە کیلۆمەتر لێ دوورە بەس ئەی ڕۆژێکە لە گێرام عێراقی تێدا نیە نەک کوردستان عێراقیشی تێدا نیە زۆر ناخۆشە عەلی حیسابمان ناکەن ئاگال لێیە زۆر ئاساییە ئەگەر هەندێک پیاوانە ئاڵای عێراقیان یان کوردستانیان دادەنە لە ئەوەی ئەرە وەڵا دوو تەلەبەی عێراقی لێیە ئەرێ وەڵا حورمەتیان ناگرن يلا كلها صالشكا طبعا هو هاتين السفري لو زو خوشي say guys say hi guys Hi guys. hi to my YouTube channel Hi to my YouTube channel. oh introduce yourself to my vlog bro My name's Ali Kawa. عليك طبعا انا وزوم برادر كم نسي no actually introduce yourself where you Kian from Vahidi, London, born and bred. Kian what Vahidi. Wahidi Wahidi. yeah Iran. where you originally from Mum's Italian, dad's Iranian. Iranian Babi Iranian Dash Italian Currently a student majoring in women. I'm failing. السلام طبعا هاتينا السفرية وحلو زو خوشي واني علي guys go علي كيان طبعا اودو زو بيك دس Bro, if you gave me the drum that We're just chilling. السلام عليكم عليكم السلام. introduce yourself to my vlog طبعا اويش عربة بس introduce yourself Best okay. Hi, my name is Ahmed. أحمد Yeah. ما شاء الله I go by Green. Now you're filming me with a bad, like I have this pimple. it's okay man I mean I need the. so your name is Ahmed how old are you I'm 54, about to turn 58. 58 Yeah. يعني 58 Yeah. ما شاء الله you're too old okay what do you think about Middle Eastern people to study in XJTLU do you think it's gonna be good or not should they come not come No comment. no come No, I said no comment. no comment I don't know. I feel like it's definitely better than the Middle East. it's better than Middle And East China is such a big country. yeah, what about the food mostly like people in Middle East they complain about the foods Oh, true. I complain about the food too. is it like bad I don't think it's bad No, though it's not that bad because you can find a lot of like other cuisines as well. Yeah. So, I feel like the food sometimes it's good, but never compared to Middle Eastern food. Like the Middle Eastern Exactly, food is Middle like Eastern the food. best one. Exactly. Yeah. Okay, nice to meet you. See ya. why are you saying nice to meet you? I don't know, Japanese. Watashi wa namae wa shadi desu. أو زسلاطان لبيت زمات روجي أو رومان لبوك تازة كان معنا. أنا بوك تازينا بوكي تازنا. كاكا علي خواردن مالو اللي داري. أمش خوارد درزكم. تدرزك علي بلانت شيا. بەتەمای فڕوجاوم دروست تابي درشا. بەتەمای فڕوجاوم دروست سسا. فڕوجاو فروجاسيا
طبعا مریش کشتمان دەرینە ئیترم بە پێی تەریقی داکە خۆمە شتەش دروست دەکەم بە پێی تەریقی تاش خۆشتەش دروست دەکەی زۆر خۆشە ئەو ڕۆژیانی جامیعەتەم شان نادەین ژیانی خواردن ژیانی خۆمان ڕزگار دەکەین مطبخی ڕێستۆرانتەکەمان زۆر مەطبەخی ڕێستۆرانتەکەمان نازانی کەشف ئەی چاوەکەم ژیانی دوو تەڵەبەی گەنج لە چین خۆیان زیاد دەکەم وەڵا بۆ قاوەی خۆم زیاد دەکەم سوودی ئەو قاوەیە کە هەڵدەسی لە خوێ زۆرت برسیە غێر ئینێرژیەکە دەوێتە خواردنی دروستکەی قڵە شوێ دەخۆی ڕام سوبحان الله ئینێرژی دەبتەوە طبعا ئەم ڤیدیۆ بۆ بووکە تازایەکەمە ئەم دیشکە خۆش دروست دەکەم ئەم دیشکە ئەلێ ئێستاوە چ دروست کردیە تێمانگەیەنە ئەو فڕوجاوە بە هەولێری پێڵم مریش بە چەلاوی خۆی بە برنجاو ئاوای درۆ خۆشە ئەمدا نازانم شکریم بەدنیە بەخوای خۆم زۆر خۆش دەست دەکەم شای مەکەن جەماعەت ناو فڕنی دەبرژێ ئەی چاوەکەم زۆر ها؟ ئەی تو ناوی چییە؟ ئەسکەنای پێڵم فڕوجاو فڕوجاو جوانە جەماعەت سلێمانی چاومانم دەبانەوەش خواردنەکەی من مریشک و پەتاتە و برنج بەس حیف وەتەمای فاسولیاژمە بەس گورە دەی جارشکە سڵاوتان لێبێ جەماعەت هیوادارم سەوت و شت تاوا بیت کە ئێستا بەمبایل تەسویر دەکەم ڕاستی کامیرەم شاهیددا نمایە بەس ئەوڕۆ شتێکی خۆشمان هەیە شاتان دەم ئینشاءالله ساعت تقریبا 8:45 دقیقە ساعت 9 دەرسمان هەیە بە پێوە بڕۆین حتا دەگەینە لای ماتۆڕەکەم دوێنێ لە جێش ڕاگرت پوچکە بە تەکسی چوومە لایەکی دوای چوومە هاتمەوە ئەو هابووە مەسەرەکە شکلی سبێنان زووی چاینە ئەو هەیە ئەجەمەتیقی من زۆر داروباری لێ زۆر خۆشە هەوایەکی فێنێک جێی ئەو ڕۆژ زۆر خۆشە بێ مامۆستامان تقریبا سەفرەی دانایە گوتیان ئەوڕۆ لە دەرێ دەرسی دەخوێنین یعنی فێنکە گەرمیش نییە ساردیش نییە ئەو حال لەو مابینەیە ها مەسەلەکەی دەری شیر تێنە ئەو زۆر شیر تێنە حالی حازرێن بەس بێنانەها مارکێت و نانی بەیانی و ئەو شتانە هەیە و ئەو شتە سەرسامی کردیمە بەزدی ئەو پیرەمێردانە پیرەژنە ینی زیاتر تەمەنیان سەر و 70-80 ساڵاوها بەیانیان دێن لێرەوە دانسی دەکەن سەگورانی شێتن داسوشت دەکەن چۆن بۆ دوای ڕاوسینە هەل یەک عەزیزوەیسیان لە پێ نەکەی درۆیە بەخوای خۆمدارە لەگەریانەکە چاوەکەم جامی ئەمان ئەلێریە هابڕێن ماشەڵڵا و جەوە خۆشەی بۆ سبێنا واللهی برا خۆشە بەخوای ئەنگۆشت دەکەن تەقدیمکەن دەی لە هەر وڵاتەشی بی ماتۆرمان لێرە ڕاگر ئێستاش دەی بچینە بینەیان زۆر جوانە دەبی بچینە سەفرەی عەلمی کرا وڵی نازانم سەفرەکە عەلاکولی جەماع لێرە دانیشی سات منایە هیوادارم جەوەکە ئەوەی بی ڕیکۆرد کەم بەناوە دێنە ئێرە دەرسمان دەکەین مامۆستامانە ئی هاوڵاوشە ترها دەرسی دەخوێنین You should come to the International Chinese Day tomorrow and Tomorrow? make a vlog. Yeah, I'll try to make it. I don't know if I have other plans tomorrow. Maybe. What? طبعا这个是我的老师，对不对？对对对。你好，老师。你好，你好。我的中文好不好？我在中国5个月。啊，你的中文挺好的。啊，谢谢你，谢谢你，再见。啊。